وەکو یەکێتی نیشتمانی کوردستان لە هەولێر ڕایدەگەیەنین. یەک، ئەنجامەکان دەستکاری کراون و باشترین بەڵگەش بۆ ئەمە ڕاگەیاندنەکان دوێنێ شەو هەتا سەعات دەوری دا ڕقەمێکیان بڵاو دەکردەوە و لە سەعات 2 بە دواوە ڕقەمی تر بڵاو کرایەوە. لە هەر چوار بازنەکەی پارێزگای هەولێر یاری بە ئەنجامەکان کراوە و دەنجی کاندیدانی یەکێتی و هاوپەیمانی و بەشێک لە لایەنەکانی تر سوتێنراون و کەم کراونەتەوە، واتە ئامێرەکان دەستکاری کراون. سێ، پێچەوانەی بڕیار و ڕێنمایەکانی کۆمیسیۆن هێزی چەکدار بەکارهێنراوە و لە کاتی گواستنەوەی سندوقەکان و ناردنی ئەنجامەکان نوێنەرەکانی ئێمە دەرکراون و دوور خراونەتەوە. چوار، بەوردبوونەوە لە ئەنجامەکان ڕوون دەبێتەوە کە ئەم دەنگانە دەنجی حەقیقی نین و بە ئێلکترۆنی داخل کراون. پێنج، ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان تەواوی پرۆسەی هەڵبژاردن لە هەولێر ڕەت دەکەینەوە و چاوەڕێی ئەنجامی سکاڵاکان دەکەین. هەندێک ڤیدیۆمان لایە بە ئاشکرا ئەو ڤیدیۆیانە دەری دەخات کە ئەو برادەرە جیازەکەی بردۆتە دەرێ و هینایەتەوە و دوو جارش بردێتە دەرێ و هینایەتەوە دەرەی بنکە بە تەواوی نەک لە ناو ژووری بنکە دەستکاری کرابی. و بەڵگەی حەقیقیمان هەیە کە هەندێک لە سندوقەکان ئەوەکانیشان پچراوە، یعنی کۆدەکانیان پچراوە. ئەو ئەنجامانە ئێستا ڕەتی دەکەینەوە تا دەرکەوتنی نەتائیجی سکاڵەکانمان لە بەغدا. ئەوە سکاڵە بەغدا چی گوت ئێمە قبوڵمان ئێمە حەزبێکی مەسئولین، نامەسئول نین.